ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش دەستخۆشیتان لێ دەکەین بە تایبەت ژووری بازرگانی سلەیمانی و هەموو بەڕێزانەی کە بەشدارن لەم پرۆژەیە لە وەزارەتی شارەوانیەوە تاکو شارەوانی سلەیمانی و هەموو خەمخۆرانی گەشەپێدانی شاری سلەیمانی. دانانی بەردی بناغەی پرۆژەیەکی ئاوها استراتیجی لەم کات و ساتەدا خۆی لە خۆیدا هەنگاوێکی دڵخۆشکەرە. هەنگاوێکی دڵخۆشکەرە چکەن ئەو قسانەمان بۆ دێنێتە دی کە دەڵێن کوردستان بەرەو پێشەوە ئەڕوا کە توانی ومانە توانی وتانە ئەم 4 ساڵە سەختە ناخۆشەدا تێپەڕێنین پێکەوە تێمان پەڕاندووە. ئەو 4 ساڵە کە پڕ بوو لە ئاڵۆزی، لە نەهامەتی، لە جەنگ، لە کێشەی سیاسی، لە کێشەی ئیداری، لە کێشەی ئاوارە، لە کێشەی مالی، لە کێشەی کۆمەڵایەتی. 4 ساڵێکی نائارام، 4 ساڵێک کە کاریگەری سلبی هەبووە لەسەر یەکە بە یەکەی دانیشتوانی کوردستان بەگشتی، بەس مبالەغە نییە ئەگەر بڵێم دانیشتوانی سلەیمانی بە تایبەت. بۆیە کە لەم فترەی ڕابردوو ئەبینین هەندێک لە پرۆژەکان کەوتونەتەوە گەڕ، هەندێک لە پرۆژەکان تەواو کراون و ئیستیلام کراون کە ئەمڕۆ وەستاوین بەردی بناغەیەک دائەنین بۆ پرۆژەیەک کە بە فەعلی پرۆژەیەکی استراتیژیە، جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشکەرە و دەستیشان خۆش بێکە شوێنێکی وا جوانتان دەستیشان کردووە بۆ ئەم پرۆژەیە. ئەم بە فەعلی کە لێرەیت بێجگەرە لە شنە باکەی بە فەعلی هەست بە ئارامی دەکەی، ئەو ئارامی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی بە سلەیمانی زۆر تامەزرۆن بووی. گرنگی پرۆژەکە پێشکەش بێەوە کراوە. من ناموێ زۆر بچمە ناو ڕۆکی پرۆژەکە، بەڵام ئەم پرۆژەیە پرۆژەیەکە کە ژێرخانێکی تۆکمە تا ئەمەزرێنێت بۆ کوردستان و بۆ سلەیمانی. ژێرخانێک کە یارمەتی دەرەبێ بۆ چەندین کەرتی جیاوازی. باسی کەرتی پیشەسازی کرا، باسی کەرتی کشت و کاڵ کرا، بەڵام یارمەتی دەریشە بۆ بازرگانی، بۆ هاوردەکردن، بۆ هەناردەکردنیش کە ئێمە لە سلەیمانی لە مەوقعێکی زۆر استراتیجی داین. ئێمە ئێرە ئەتوانین بکەین بە مرکەزێکی زۆر بەهێز بۆ گەشەپێدانی ئابووری، نەک تەنها بۆ سلەیمانی بەڵکو بۆ هەموو کوردستان. ئەم گەنجینانەی کە لێرە دروست دەکرێن پشتیوانی ژوورە بازرگانیەکان هەم ئەتوانێت پارێزگاری لە شتومەک و کاڵا بکە، هەمیش ئەتوانێت پارێزگاری لە بەرهەمی کشت و کاڵی بکە و ڕزگارمان کە لە بەرهەمی کشت و کاڵی کە بەسرابێتەوە بە وەرز، ئەو وا بکات ئێمە بتوانین ئیستیسمارێکی زیاتر بکەین لە کەرتێکی زۆر زۆر گرنگ بۆ کوردستان کە کەرتی کشت و کاڵیە، کە بتوانین بەرووبوومی خۆماڵی بۆ زیاتر لە یەک وەرز بپارێزین تاکو لە ئایندەدا نەک تەنها بازاری خۆمان کە بازاری سلەیمانیە، کە بازاری کوردستانە، نەک تەنها ئەو بازارە پڕکەین لە بەرووبوومی خۆماڵی و ئەمنی خۆراکی کوردستان بپارێزین، بەڵکو بتوانین لە ئایندەدا بە ئەم جۆرە گەنجینانە بەو هاندانەی کە پێویستە بۆ کەرتی کشت و کاڵ بتوانین
بازارە ڕاستەقینەکە پڕکەین لە بەروبوومی خۆڵاڵ. ئەوەش بازاری عێراقە، ئەوەش ئەو 40 ملیۆن دانیشتوانەیە کە ئێمە بەعزە جار لە بیرمانە چێ کە ئەوە بازاری ئێمەیە. ئێمە هەر بیرەکەینەوە بەعزە جار خۆمان سنووردارەکەین لە شارێک، لە مەحافەزەیەک یان لە هەرێمێک، بەڵام بازاری ئێمە بۆ بەروبوومی ئەو عەرزە بە پیتەی کە هەمانە زۆر گەورەترە لە شارە حەیاتەکە. بۆیە کە ئێمە ئێستا ئەتوانین خاوەنی گەنجینەی شایستە بین کە بتوان بەروبوومەکانمان بۆ چەند وەرزێکیش بپارێزن، خاوەنی گەنجینە بین بۆ بەرهەمی کەرتی پیشە سازیمانی غەیری کشت و کاڵی، و ببینە خاوەنی گەنجینە بۆ پاراستنی ئەو شتومەکانە ژێرخانێکی ئەساسی، ستونێکی پێویستمان دامەزراندووە بۆ گەشەپێدانی ئابووریەک کە شایستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ. بێجگەل لەمە ئەم پرۆژەیە بەم حەجمەی لەم شوێنە استراتیجیەی پێویستیەکی تری کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستە بەرەکە. ئەویش هەلی کارە، ئەویش دۆزینەوەی یان ڕەخساندنی هەزارەها هەلی کارە بۆ گەنجەکانمان و بۆ ئەو کەسانەی کە ئەمڕۆ بێکارن. هەزارەها هەلی کارە ڕەخسێنێت بۆ ئەو کەسانەی کە سوود لەو گەنجینانە ئەگرن، نەک تەنها ئەوانەی کە لێرە دەوام دەکەن. بۆ بەپێی ئەو پلانەی کە من بینیومە لەم پرۆژەیەدا، ئەمە دەبێتە شارێک بۆ خۆی لە ناو شارە حەیاتەکان. بۆیەش جێی خۆیەتی سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە بەشدار بوونە لەم پرۆژەیە، لە داڕەشنی بیرۆکەی ئەم پرۆژەیە. ناوێرم ناو بنێم چون بە تاکید یەک دوانێکم لە بیرەچێ و ئەمڕۆژ تۆزێ حەساسە، نامەوێت کەس لە خۆم عاجز کەم. بۆیە ئەمەوێ سوپاسی یەکە بە یەکەی ئەو بەڕێزانە بکەم لە ئیدارە خۆجێیەکانی یەک لە دوای یەک، لە حکوومەتی هەرێمی کوردستانی یەک لە دوای یەک، لەو بەڕێزانەی کە لە کۆنەوە تاکو ئێستا بەم پرۆژەیەوە سەرقاڵ بوونە. و من هیوادارم کە ئەم بەردی بناغەدانەین هەنگاوێکی یەکەمە بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە، و من لە هەر کوێیەک بم لە دوای ئەم پرۆسەیەدا دڵنیا بن هاوکارە بم بۆ لابردنی هەر بەربەستێک کە ڕەنگ بێت لە بەردەم جێبەجێکردنی ئەم پرۆژەیەدا بێت. چکە من باوەڕم بە بوژانەوەی ئابووری کوردستانە لە ڕێگای بەهێزترکردنی کەرتی تایبەت، ئەوەی کە ئەتوانێت کوردستان ڕزگارکە لە قەیرانی دارایی و ئابووری حکوومەت نییە. حکوومەت ئەبێ سیاسەتی ڕوونی هەبێ، حکوومەت ئەبێ یارمەتی دەربێ، حکوومەت ئەبێ لە ڕێگای یاسا و ڕێنمایەکانیەوە کار بۆ ئێوە ئاسانکە تاکو ئێوە بتوانن ئیشی خۆتان بکەن. من ئەزانم هەموو کاتێک وان نییە، من ئەزانم هەموو کاتێک حکوومەت یارمەتی دەر نەبووە و هەندێک جار هەبووە اینجا بە تەسەڕوفی بەرپرسێک بوو بێ یان بە تەسەڕوفی بڵێن بە وتەی ڕێنمایەکی تەقلیدی بوو بێ یان بەپێی یاسایەک بوو بێ کە ڕەنگ بێ لە ساڵی 1992 گونجاو بێ، بەڵام ئەمڕۆ لە ساڵی 2018 گونجاو نییە. ڕەنگ بێ چەند هۆکارێک هەبوو بێ کە بازرگانەکانمان، کاسبکارەکانمان و بەرهێنەرەکانمان هەستیان کردبێ کە حکوومەتەکەیان ئەرقەلەیەک بووە بۆیان. و من لە کۆبوونەوەیەکی تریش وتم و لێرە شەیڵێمەوە، ئێمە لە ناو حکوومەتەکەی خۆمان خەڵکمان هەیە، کارمەندمان هەیە کە حەسوودیان بە بازرگان دێت، کە حەز ناکەن بازرگان دەوڵەمەندتر بن. هەیە، بەداخەوە هەیە،
بەڵام دڵنیا بن لەوەی کە تا من پێم بکرێ ئەو جۆرە عەقلیەتە دوورە خەمەوە لە حکوومەت. ومن هیوادارم ئێمە ڕۆژێک بینە مەراسیمێکی یاوها ببورن بەرپرسانی حکوومەت کە لێرە دانیشتوون. من هیوادارم ڕۆژێک بینە مەراسیمێکی یاوها کە مدیر و مدیر عامەکان لە ڕیزی پێشەوە دانەنیشن، هەر وەکو ڕێزێک بۆ ئەم بازرگانانە، با بازرگانەکان لە پێشەوە دانیشن، با ئێمەمانان لە دواوە دانیشن، پشتیوانیان بین. ئابوووریەکی بەهێز بە ئابوووریەکی سەربەخۆ ئەکرێ کە مەبەستم سەربەخۆی، مەبەستم ئەوە نییە سەربەخۆ لە بەغداوە، مەبەستم کەرتی تایبەت ئەبێ بە تایبەت بکرێ، ئەبێ کەرتی تایبەت حکومی نەبێ. هەنگاوی یەکەممان ئەبێ بە تایبەتکردنی کەرتی تایبەت بێ. کەرتی تایبەت بێ بە فەعلی، ئێمەمانانیش لە حکوومەت هاوکار بین بە فەعلی. ئێوە کە لێرە دانیشتون کە بەشێکی زۆرتان بازرگان و کاسبکار و بەڵێندەر و وەبەرهێنەرن، کارتان دە بە قەدەر ئێستا زیادە بێ. کارتان دە بە قەدەر ئێستا زیاد بێ، بەرهەمی ئیشیشتان دە بە قەدەر ئێستا دەرەکەوێ. دە بە قەدەر ئێستا کارمەند لای خۆتان داهەمەزرن، دە بە قەدەر ئێستا کێشە لەگەڵ حکوومەتەکەنەوە. ڕەنگ بێ ئەگەر ئەو کاتەش دە بە قەدەر ئێستا دەوڵەمەند بن، حکوومەتیش بێ دە بە قەدەر ئێستا باجتان لێ بسەنێتەوە، بۆیە تەواوکەری یەکترین وەکو یەکتی بین. بۆی من داواکارم لێرە چۆن لەم 4 ساڵە سەختەدا ئێوەی کەرتی تایبەت بێ ئومێد نەبوون، بەڵام زیانێکی گەورەتان خوارد بەم دۆخی دارایی و ئابوووریەدا. و ڕەنگ بێ هەندێک جار هەبوو بێ کە هەستان بە تەنیایی کردبێ لەبەرەوەی کە بینیوتانە حکوومەتەکەتان زیاتر خەمی موچەخۆر و مۆزەفەکانی خۆی خواردووە لە چاو ئێوەدا. دڵنیاتانەکەمەوە کە ئێستا هاتووین بۆ پرۆژەیەکی دڵخۆشکەر کە نیشاندەری ئەوەیە کە ئێمە کوردستانەکەمان بەرەو باشیە بین، کە ئابووری کوردستان بەرەو باشتر ئەڕوا، کە بازاڕی کوردستان گەرمتر بێ، کە وەزعی دارایی حکوومەتەکەتان بەرەو باشتر ئەڕوا. ئەمانە هەمووی هەنگاوی دڵخۆشکەرن لەگەڵ چەسپاندنی ئەو عەقلیەتێکی کە مستەسمر و بەڵێندەر و کاسبکار و کەرتی تایبەت دوژمنی حکوومەت نییە، دوژمنی ملت نییە. چەسپاندنی ئەو فەرهەنگە کە باوەڕی ناخی منە یارمەتی دەرمانە بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئابوورەیەکی وا بەهێز بچەسپێنین لە کوردستان و لە سلەیمانی بەتایبەت. هەلی کارێکی یەکجار زۆر بڕەخسێنین لە کوردستان و لە سلەیمانی بەتایبەت. و ئەکات ئێمە لە حکوومەت خزمەتگوزاریەکی زۆر باشتر لە ئێستا بگەێنین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و بۆ خەڵکی سلەیمانی بەتایبەت. بێگومانیش ئەوە خۆی لە خۆیدا بەبێ هیچ ئیشکردنێک کاریگەریە بێ لەسەر ئارامکردنەوەی شەقام و شار و شارۆچکەکانی کوردستان. بۆی سوپاستانەکەم بۆم دەرفەتە، سوپاستانەکەم کە منتان بانگێشت کردووە، سوپاستانەکەم بۆ ئەرک و مادوو بوونتان، بۆ سەبرتان، بۆ ڕۆئیاتان لەگەڵتانە بین، دڵنیا بنەوە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.